دکتۆرە. ڤیکی ها خانمەکەم. خێرا بە ئەگەر ناسزا دەدرین. هیچ نییە، تازە دکتۆرێک هاتە ئەو ماڵەی دراوسێمان. ها من زۆرە ترسیم ئەو پیاوە دراوسێمان تەندروستی خراپتر بوو بێت. بمبورە گەورم، هەر ئێستا دکتۆرەکە گەیشت. فەرموو جەنابی دکتۆر. بەیانیتان باش، ئەحواڵت چۆنە؟ بەیانی باش؟ نانی بەیانیت خواردووە؟ بەڵێ دەمێکە خواردومە. هیچت بیستووە دەربارەی ئەو پیاوەی کە بۆتە دراوسێمان ها؟ نەخێر هیچم نەبیستووە، بڵێ بزانم چییە؟ باشە، بە گوێرەی ئەو زانیارانەی کە دەستم کەوتووە دەڵێن ئەو بەریتانیە و لە وڵاتی هیندەکان ئەڵماسێکی گەورەی هەیە. چی؟ کانە ئەڵماس؟ بەڵێ هەروەکو بیستومە دەڵێن بەهۆی نەخۆشیەوە گەڕاوەتەوە تەمەنیشی 30 ساڵ بەسەرەوەی و تا ئێستا ژنی نهێنا. خوشکەکەم دەڵێم پێت چۆنە بچین سەردانێکیان بکەین؟ ئێمێلیا خوشکەکەم گوتت چی؟ کانە ئەڵماسێکی گەورەی هەیە؟ ئەمە باشترین نمونەیە. کچێکی ئاژاوەچی باچێکی فێڵبازی خۆڵبر پاش ئەوەی دەرکەوت کانەکەی بێبەرهەمە ئیفلاسی کرد و مرد. زۆر تووڕە دەبم کاتە گوێم لە وشەیکانە ئەڵماس دەبێ. ئێمێلیا بەڵێ خوشکم، لەوانەیە قسانەی تۆ ڕاست بێ دەربارەی ئەو پیاوەی دراوسێمان کە کانی ئەڵماسی هەیە، بەڵام ئەم نەخۆشە و پێدەچێت زوو بگەڕێتەوە هێند، بۆیە پێویست ناکە بیناسی و تا ماوە جارێکی دیکەش بە هیچ شێوەیەک نابێ باسی ئەو پیاوە بکەی. بەڵێ بەسەر چاو. سالی تەواو بووم. بەڵێ خاتومێشن. خۆیەکیان دەبێ ئەو پیاوی دراوسێمان لە هەمان کانەکەی باوکم کاری نەکرد بێ و شتێک دەربارەی باوکم نەزانێ. بەڵێ ئەمە ڕاستە جێمس، بەرهەمهێنان و بازرگانیکردن بە ئەڵماز مەترسێکی زۆری لە دوایە. ئەوە دنیاە مۆلی، هەندێکیان قازاز دەکەن و هەندێکیان هەتا بن پیلان سەر دەکەن، هەندێکیشیان نەخۆش دەکەون و دەگەڕێنەوە وەک دراوسێکەمان. ڕاست دەکەی مۆلی، هەندێکیان هەردووچی بەسەر دێ، بۆ نمونە وەکو بابی سالی زۆرێکی زۆری کرد و پاشانیش مرد. سالی ئەوە جۆ لە قسەکانی مە ڕاگرت بوو. مادام خۆ لێرەمۆن کردبەوە بۆچی پێمان ناڵێ من لێرەم؟ خاتومۆلی تکایە بمبورن تکایە. سالی ئێستا کاتی چوونە بازارتە، دای بڕۆ ئەم شتانە بکڕە کە پێم وتی دەی. بەڵێ بەڕێز جێمس. ڤیکی هەر ئێستا دەرگای سەرەکی قوتابخانەکە پاگەکەیتەوە، تێگەیشتی؟ بەسەر چاو. خانمەکەم پێ دەچێت تەندروستی دراوسێکەمان زۆر خراپ بێ. هیوادارم خی گەورە شفای بۆ بنێرێ. ئای
چەند گوناها وا تێدەکەم وەکو باوکم هەمان گرفتی هەبێ هەر وەکو ئەو نەخۆشە بەڵام تەنها جیاوازێکیان هەیە ئەویش ئەوەیە ئەم پیاوە توانی بگەڕێتەوە لەندەن بەڵام باوکم لەوێ مرد و نەیتوانی بگەڕێتەوە خوایە گیان نەدەپاڕێمەوە تا شیفا بۆ ئەو پیاوە گوناها بنێریت بەڕاست ئەو پیاوەی بۆتە دراوسێتان هەمان پیشەی باوکی خوا لێ خۆش بوتی هەیە خات و سالی؟ بەڵێ لەوەتەی ئەمەم زانیوە زۆر لە خەمی تەندروستی ئەودام چونکەوا تێدەکەم ئەو پیاوە هەمان نەخۆشی و باوکمی هەیە و زۆر دەترسێن بمرێ بەڵێ پیتەر بەوا دەزانم ئەو پیاوە زۆر نزیکە لێم نامەوێ بمرێ بەڵێ نەخێر نامەوێ بمرێ پیتەر لە هەستت تێدەگەم خات و سالی بابا خێراکە وەرە بیرم هاتەوە ئەو منداڵەیە ئەمە بگرا بۆ خۆ شتێکی پێ بکڕا زۆر سپاس دەکەم بەڵام ناتوانم وەری بگرم تکار لێ دەکەم وەری گرا دەی وەری بگرا دەی ئەی خوای گیان تۆ کچەکەیت تۆم بینیوە سپاس بۆ ناسینەوەت پێویست بە سپاس ناکات بەڵام زۆر داوای لێبوردن دەکەم پێویستە داوای لێبوردنت لێ بکەم هاوڕێکەم چی؟ بەڵام لەبەرچی داوای لێبوردنم لێ دەکەیت وا گومانم بێر تۆ کچێکی هەژاری سەوزۆ میوە دەفرۆشی بمبورە چی؟ بەڵام دایکم و خوشکم گوتیان شێوەت وانیشان دەدات کە تۆ زیرەک و جوانیت لەوانەیە لە خێزانێکی دەوڵەمەند بوو بیت ئەی خوایە گیان ئایا ئەمە ڕاستە؟ نەخێر ئەمە ڕاز نییە ها خوایە گیان ها پێم بڵێ هاوڕێکەم تۆ دەزانی من ئێستا بۆ کوێ دەچم؟ نازانم زۆر باشە دەچمە سەردانی برادەرێکی باوکم سەردان؟ ئەو زۆر نەخۆشە ئەگەر بچمە سەردانی ئەوە ورەی بەرز دەبێتەوە بەڵێ ڕاستەکەی دۆنال بەڵێ باوکە باشە خوا حافیز دەستبینمەوە خوا لەگەڵ یەکێکی تر هاتووتە سەردانی؟ بەڵێ سالی گیان ئاوا بوو کاتێ بەردەرگام پاک دەکردەوە ئارەبانەیە کە هاتە ماڵی دراوسێکەمان و منداڵێکی جوان و ژیکەڵە هاتە خوارێ یەکسەر چۆ ژۆرێ
گوتت منداڵێکی جوان و ژیکەڵا ها سالی گەڕایتەوە سەوزی میوەیەکی باش تێناوە نیە بەڵێ خاتومۆلی ڤیکی بڕۆ بەسەر کاری خۆت بەڵێ ئەگەر دنیا گەرمیش بوو دەبێت کارەکانتان هەر بکەن بەڵێ بەسەر چاو خانمەکەم دەبێ ژووری دانیشتنی ئەوان لە پشت ئەو دیوارە نەبێ لەوانەیە خانمەکەم خانمەکەم دڵنیا بەجێ لە هیچ شتێک نابێ دەزانی من زۆر دڵتەنگم چونکە ئەگەر پشووی هاوین تەواو بێت ئەوە قوتابیەکان دێنەوە بۆ قوتابخانە بەڵێ من زۆر دەترسم ئەم دەنگە تاوەکو بەیانی بەردەوام بێت و ئەم نەخۆشە دراوسێمان بێزار بکات خانمەکە کریسفۆرد ڕاستیەکەی دکتۆرەکە دەربارەی نەخۆشیەکەت گوتی ئەو تایی کە لە هیند گرتبووت نەماوە بەڵام لەوانەیە نەخۆشیەکەت شتێکی دەرونی بێ لەوانەیە ڕاست بێ لەبەر ئەوە هەر خۆت دەتوانیت چارەسەری خۆت بکەیت ئەگەر بتانی ئەو غەمە گەورەی ناودڵت لەبیر بکەی و تۆزێکیش ورە بدەیە خۆت بابا دۆنالد هێمن بە باشە؟ دۆنالد جانێت وەرنە ئێرە بمبورە بەڕێز کرێسفۆر وامزانی قسەتان تەواو بووە لەگەڵ باوکم من گرنگی بەو شتە نادەم گرنگ نییە چۆن کاتی چاوەڕێکردنی منتان بەسەر برد لەسەرەوە لەگەڵ بەڕێز ڕۆنداز بووین بەڕێز کرێسفۆر کاتێکی خۆشتان بەسەر برد بەڵێ زۆر گوێمان لە بەڕێز ڕۆنداز بوو وتی مەیمونەکە چۆتە سەربانی دراوسێکەمان باڵێ ئەمە ڕاستە خۆزگەم لێ بوومایە بەڵکو ئەم گێر بەسە دۆناڵد دۆنالد جانێت تکایە من و کریسوەرد بابەتێکی گرنگمان هەیە و دەمانەیە قسەی لەسەر بکەین باشە بابەکیان کەواتە دۆنالد بە یارمەتیت وەرە زەنگەکە لێ بدە بەسەر چاو زۆر سپاس دۆنالد پێویست بە سپاس ناکات قوربان لە خزمەتت دام ئەمرکە دەتوانی لەگەڵ منداڵەکان یاری بکەی بێگومان دەی با بڕۆین بە یارمەتیتان قوربان سوپاس کارمایکەڵ دەبێ بە هەر شێوەیەک بێ کچەکەی ڕاڵە بدۆزمەوە ئەگەر لە ژیاندا بێ و نەمرد بێ دیارە دەبێت لە شوێنێک بێ لەم شارە من دەزانم کەس نییە پشتی پێ ببەستێ و ئەویش زۆر پێویستی بە پارەیە بۆیە دەبێ پارەی بدەمێ تکایە خۆت مادوو مەکە ئەو هەموو شتانەی کە ڕوویداوە بەهۆی من بوو
بەڵێ من بەرپرسیاری یەکەمم لەو شتانە کەوا ڕوویدا. هەر تەواو نەبووی؟ کاتت چەنەوێ بۆ ئەوەی تەواوی کەیت؟ پێم وتی زوو لێبەرەوە. دیارە ئێستا ئەو بە کڵۆڵی دەژی لە شوێنێک لەم شارەدا. ئێمەش ئێستا لە خۆشی داین. بەڕاستی گوناحە. ڕاڵف، من بەرپرسم لە وەزعی ئەو کچە تێیدایە. من بەرپرسم. بەڕێز کریسفۆرد، تکایە زۆر ئازاری خۆت مەدا. بێگومانم ئەو چیژە ئێستا زۆر باشە. من ڕالفم لە ناوبرد بە یەکەوە ئیشمان دەکرد و ئەو لە هیچ چۆن منی فێرە ئیش کرد. بە یەکەوە کانێکمان کڕی، قازانجێکی زۆری هەبوو، هەموو خەونەکانمان هاتە دی و پارەی باشمان قازانج کرد. کەچی ئێستا تاقە کچەکەی ڕاڵف دیار نییە. بەڵێ ڕاڵف هەردەم بە کچە بچکۆلانەکەی دەوت خانمە بچکۆلانەکەم. ئێستا کە سەیری ئاسمان دەکەم، هەروەک ئێستا سەیری دەکەم، دەم و چاوە گەش و جوانەکەی ڕاڵف دەبینم کە پڕ بوو لە خۆشی و چالاکی. وا لە بەرچاوی خۆم دەیبینم و پرسیارم لێ دەکا کوا خانمە بچکۆلانەکەم تۆ. دەبێ بیدۆزمەوە، دەبێ هەرچۆنێک بێ بیدۆزمەوە، دەبێ بیدۆزمەوە. بەڕێز کریسفۆرد، تکایە ئارام بە. ئەگەر کچەکەمان دۆزیەوە دڵنیا بە دەتوانی میراتی باوکی پێ بدەیت. دە ئێستاش تۆزێ پشوکدا. باش گوێ بگرە. دەمەوێ هەرچی مڵک و سامانی خۆم و ڕالفە بدەم بەو کچە تاوەکو گونەحەکانی خۆم بسڕمەوە. کریسفۆرد، وا تێبگەم دایکی کچەکە بە ئەسڵ فەڕەنسی بوو، وانییە؟ بەڵێ، بۆیە وا تێدەگەم تاقە شوێنێک کە ڕاڵف کچەکەی بۆ ناردبێت یادا بخوێنێ شاری پاریسە. بەڵێ، هیچ بەڵگەم نییە، بەڵام دەزانم ڕاڵف کچەکەی ڕەوانی شاری پاریس کردبێ بۆ خوێندن کە شاری ژنە ێزگار خۆشەویستەکەی بوو. ئێستا تێگەیشتم، دەچمە پاریس و هەموو قوتابخانە ناوخۆیەکانی پاریس دەگەڕێم و بەشک و دەیدۆزمەوە. بەڵێ، ئەگەر تەندروستیم باش بواە خۆم لەگەڵت دەهاتم، بەڵام پشت بەخوا و بە تۆ دەبەستم. دڵنیا بە، بەس ئەگەر ناوی کچەکەمان بزانی بە ئەوە کارەکەمان زۆر ئاسانتر دەبوو. مەحاڵە، نازانم ناوی چییە، بیرم نییە کەوا ڕاڵف بە چ ناوێک بانجی دەکرد، نازانم. ئەم پەتا پیسە منی کوشت، بیرەوەریەکانی هەمووی تێکدام. کریسفۆرد، ئەوە تۆ دەگریەی؟
هەتاکەی ئەم چرایە داگیرسێ خاتو منشن داوای لێ کردوین مەسرەف زۆر نەکەین لە ماوەیەدا. تێگەیشتم خاتومۆلی. تۆ زۆر دواکەوتیت دەی بە خێرایی بڕۆ بۆ سەرجێگات بخەوە. پشووی هاوین تاو دەبێ قوتابیەکان دەگەڕێنەوە قوتابخانەکە. ئایا پشووی هاوین وای لە لابینیا کورد و هەڵسوکەوتی بگۆڕێ یانیش هیچ نەگۆڕاوە و هەروەکو جاران ئازاری سالی دەدات. لە حەڵقەی داهاتوو ئەمە دەزانین.